أشهد أن محمدًا رسول الله. مزگەوتەکان کە هێمای ئارامی و یەکریزین لە سلێمانی ڕوبەڕووی ڕەفتارێکی نەخوازراو بوونەوە. تێپەڕاندنی سنوورەکان و دروستکردنی ئاشاوە لە کاتی وتاری هەینیدا کاردانەوەی توندی زانانی ئاینی لێکەوتۆتەوە. ئەوان ئەم کارە بە بەزاندنی پیرۆزیەکان و تێکدانی ئاسایشی کۆمەڵاتی دەزانن. گومانە بین، گومانیش گوناحە، بەڵام گومانە بین ئەمە دەست بێ. چکم بۆ شتی کەش ڕوویاوە لە مزگەوت تا سەجاری وا بۆ گەنجێ بۆ مامۆسای تۆ بێئەدەبی کرۆ بەرەبەر مامۆساکە. یعنی حتا خۆی بە زۆر بە موسڵمان ڕیشی چێشتەوە و مۆسەمڵێ خۆی بە هی نەزانێ، بەڵام لەگەڵشە سوکایەتی کرۆ بە مامۆسای مزگەوتەکە بە مجەوری مزگەوتەکە. هەتا ڕۆژێ برادەرێک گوتی ئەدەبی مزگەوتەکەی نەپاراست، وتی پێم وتۆتمە کاکەوە بۆچی ئەو مزگەوتەوە پیسەکە وتێتی غەسپە لەسەر و پاکی کێتەوە. خۆ من خزمەتگاری باوکەنیم بۆچی غەسپە لەسەر من هاتووم خزمەتی مزگەوتەکەم مزگەوتەکە بە چاوی خۆمە پارێزم، چکم جێگەی سوزەبردنی منە، جێگەی نزاع و پارانەوەی منە، جێگەی داوەرهێنی گوناحەکانمە. تۆ لە ناو مزگەوتا گوناحەکەی، لە ناو مزگەوتا هەڵەکوتیتە سەر خەڵک، لە ناو مزگەوتا پەلاماری خەڵکەکەی، لە ناو مزگەوتا عەزێتی خەڵکەدەی. ئەمە پەروەردەی مەدرسەی قورئانی نییە، پەروەردەی مەدرسەی ڕەسوول ئەڵڵا نییە. ئەو کەسانی ئەم هەڵوێستانێنێ ئەبێت تەوبە بکەن، ئەبێت لەو گوناحە تەوبە بکەن کە سنووری مزگەوتی بەزا. من غەڵەتم کردو تاوانی خۆم بە ملی خۆم و ئامادەشم باجی هەڵەکەی خۆم بم، بەڵام بەوە حەل ناکرێ. تۆ من ئەوە خوا نەخوازا حرمەتم بەزانوو غەدرم کردو لە سنوور دەرچووم. ئەی تۆ بۆ لە سنوور دەرەچی ئەوە خراپ بە خراپ چاکەکرێ؟ نا بەعکسەوە. کۆمەڵە خەڵکێک پایە بوون کە بەنای خۆیان دەڵێن دیفاعکەن لە ملەتی کورد، بەڵام شتیتر دێهێن نەکایەوە. خەڵتە و بڵتەیان تێخستووە. ئێمە شریعەتی ئیسلاممان ناوێ، ئێمە ئیسلاممان ناوێ، ئێمە ئیسلام کۆنە پەرستە، دەچن گاڵتە دەکەن. ئەوەتانە ڤیدیۆکانە دیارە، نوێژەکەن و گاڵتە دەکەن بە نوێژکردن و تەسریحات و بەڕاشکاوی نایشارنەوە. لەبەر ئەوە بەڕێزان ملەتی کوردستان دەبێ ئێمە بە ئاگا بینەوە، دەبێ ئاگامان لە خۆمان بێ. ئیسلام غەدری لە ئێمە نەکردووە، ئیسلام زوڵمی لە ئێمە نەکردووە، ئێمە مزگەوت زوڵمی لە ئێمە نەکردووە، مامۆستا ئاینی زوڵمی لە ئێمە نەکردووە، بەڵکو بە پێچەوانەوە مامۆستایانی ئاینی کە لە پیاوان مجاهیدەکان هەستاون دیفاعان لە ملەتی کورد کردووە. ئەوانە کە لە حوزەکان دەرچوون، ئەوە لە مزگەوتەکان دەرچوون، ئەوانە دیفاعیان کردووە، نە خەڵکانێکی ترکە ئێستا خۆیان بە شۆڕەژێر دەزان و قسە بە دینی ئیسلام دەڵێن. ئەوە بەڕاستی ئیشەکان زۆر هەڵەیە و لێرە بۆلاوە دەبێ نوێژخۆن بزانێ چۆن دێتە مزگەوتەوە، چۆن لە مزگەوت دەگرێ، لە مامۆستا دەگرێ. ئەگەر هەڵەیەکیشت هەبوو، ئەگەر زان قسەیشی هەڵەی کردووە، دەهێنمە ئەم لاوە بە قسێکی جوان. نەک تۆ پەلاماری مامۆستا بدەی لە کاتی وتار خوێندندا پیازی تێبگری، پێڵاوی تێبگری، نێل وتە جەمعکە بکە. کەسانێک لە ژێر پاساوی هەستی نەتەواتی هەوڵی تێکدانی شکۆی مینبەریان داوە. مامۆستانی ئاینی جەخت دەکەنەوە کە هیچ پاساوێک بۆ بێڕێزی نییە. داوا دەکەن هەر تێبینێک لەسەر وتاربێژان هەیە لە ڕێگەی یاساییەوە بێت، نەک بە شەڕە پیاز و بەرزکردنەوەی دەنگ، چونکە ئەمە خزمەت بە هیچ دۆزێکی نەتەوەیی ناکات. کارین لەو برا موسڵمانانەی کە بەرامبەر ئەم مامۆسایە یانی شتێکیان هەیە، نیگەرانیەکیان هەیە یان ڕخنەیەکیان هەیە، بە بێن خۆیان کۆ ببنەوە، ینی خارجی خوتبەکە ینی بەرەنگارێکە بکەن بۆ معنا قسە گوتوکۆکانیان بێن لە ئەوقافە، چونکە مامۆسایە ئەوقاف دایناوە بەرامبەر بە ینی ئەو مامۆسایە لە کاتی وتار خوێندنەوەیە. ئەمە هەڵەیەکی گەورەیە هەر ئینسانی هەڵسێ بەوەی کە ینی ڕخنەی لێ بگرێ و خلاصە سەختکاری بکە لە وتارەکەیە. لە کاتێکدا گومان دەکرێت ئەم جوڵانە دەستیان لە پشت بێت بۆ لە کەدارکردنی پێگەی زانایان، پەیامی ناوەندە ئاینیەکانی ڕوونە کە پاراستنی شکۆی مزگەوت ئەرکێکی باڵایە و نابێت ڕێگە بدرێت مەرامە سیاسیەکان ئارامی مزگەوتەکان بشێوێنن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.